ڕۆژی 25 دیسەمبەری 2016 بۆ ڕووسەکان ڕۆژێکی ڕەش بووە مەشدوایەوەی فڕۆکەیەکی نەفەرەڵگری سەر بە وەزارەتی بەرگری رووسیا لە جۆری TU-154 دوای چەند خولەکێک لە فرینی لە فڕۆکەخانی شاری سۆچیەوە کەوتە خوارەوە بۆ ناو دەریای ڕەش. بە دوای ڕووداوەکەش دەسەڵاتدارانی مۆسکۆ ئاشکرایان کرد تەواوی سەرنشینانی فڕۆکە ڕووسیەکە کە ژمارەیان 92 کەس بووە گیانیان لەدەستداوە و لە نێویشاندا دەیان گۆرانی بێژ و مۆسیقار و سەماکەری سربەیەکەی سەربازی هەبوون و ئامانجیان بووە بۆ بەشداری لە ئاهەنگەکانی سەری ساڵ بچنە سووریا. Сегодня в 5 часов 25 минут при выполнении планового перелета с аэродрома Адлер. لای خۆیەوە ژەنەراڵی گۆر کۆناشینکۆف و تەبێژ بە ناوی وەزارەتی بەرگری رووسیاوە بۆ ڕۆژنامەنووسان ڕایگەیان هیچ کەس لە سەرنشینانی فڕۆکە ڕووسیەکە بە زیندوی ڕزگاریان نەبوو و دوای دەستنیشانکردنی شوێنی کەوتن خوارەوەی فڕۆکەکە دەرکەوتووە هیچ کەس لەوانەی لە نێو فڕۆکەکەدا بوون دەرباز نەبوون. سەبارەت بە هۆکاری کەوتنە خوارەوەی فڕۆکە ڕووسیەکە ماکسیم سۆکۆلۆڤ وەزیری گواستنەوەی رووسیا بە ڕۆژنامەنووسانی وت هۆکاری سەرەکی هەڵەی تەکنیکی یان هەڵەی تیمی فڕۆکەوانی بووە نەک کردەی تیرۆریستی. هەروەها دیمیتری بیسکۆڤ و تەبێژی کۆشی کرملین جەختی کردەوە ڤلادیمیر پۆتن سەرۆکی رووسیا بە وردی چاودێری ڕەوشی لێکۆڵینەوە لە ڕووداوی کەوتنە خوارەوەی فڕۆکەکە ئەکات. ئەمە جگەلەوەی پۆتن بەهۆی ڕووداوی کەوتنە خوارەوەی فڕۆکە ڕووسیەکە و گیان لە دەستدانی سەرنشینەکانی ڕۆژی دووشەممەی وەک ڕۆژی پرسەی نیشتیمانی ڕاگەیان. Авиационная катастрофа на Черном море сегодня утром. ئەو کات وەزارەتی بەرگری رووسیا بڵاوی کردەوە زیاتر لە 3000 کەس بە بەکارهێنانی 32 کەشتی و چەند هێلیکۆپتەرێک شوێنی کەوتنە خوارەوەی فڕۆکەکەیان پشکنیوە. ئەو کات بۆ یارمەتیدان لە دۆزینەوەی لاشەی سەرنشین و پارچەکانی فڕۆکەکە ژێردەریایی و فڕۆکەی بێفڕۆکەوان بەکارهێنراون. فڕۆکە ڕووسیەکە لە جۆری تۆبۆلیڤ TU-154 و ساڵی 1983 دروست کراوە و مانگی لولی ساڵی 2014 کاری چاکردنەوەی بۆ کراوە و مانگی لولی ئەم ساڵ پشکنین و چاکردنەوەی بۆ کراوە. وەک وەزیری گواستنەوەی وڵاتەکە شاماشەی بۆ کردووە هۆکاری سەرەکی هەڵەی تەکنیکی یان هەڵەی تیمی فڕۆکەوانی بووە نەکردەوەی تیرۆریستی. ئەمە وێڕایەوەی سۆکۆلۆڤ دووپاتی کردەوە کە تەنها بە لێکۆڵینەوە لەگەڵ لیژنەی وەزارەتی بەرگری رووسیا ئەتوانن ڕاستی ڕووداوەکە بدۆزنەوە.